بەناوی خوای گەورە میهرەبان خۆشەویستان زۆر جار باسمان کردەوە وتمانە ئەو نەخۆشانەی کە بەردی گوچیلیان هەیە بێ ئاگداری خۆیان من ئەو چارەخوازە بە ڕێزەی ئێستا کە لە بەردەستماندایە بردێکی گەورەی لە حەوزی گوچیلیا هەبوو بەڵام لەبەر ئەوەی خۆی ئیهمال کردووە یاخۆ زوو پێی نەزانیوە گوچیلەکەی خەریکە لە ئیشکردن بوەستێ وەسەریکردن لەبڕی ملکی دەدابێ ئەو التهاباتە خەستەی تێدایە سەریکەن ئەها چۆن خەستەکەین چۆن سەحبیەکەین تقریبا ئەوەنزی شش حەوت سرنجە لێ سەحب بکەین کە بۆنێکی زۆر پیسی هەیە پڕە لە بەکتریا باشە برای خۆم ئەو جە بۆیە زۆر ئاگاتان لە خۆتان بێ ئەو چارەخوازانەی کەوا بەردی گوچیلیان هەیە نابێ خۆیان ئیهمالکەن ئەبێ لە کاتی خۆیان سەردانی دکتۆر بکەن بۆ ئەوەی گوچیلەکەیان لەکاردنەوە سێ و تووشی ئەو التهاباتە زۆرە نەبێت ئەمە سپاس بۆ خوای گەورە ئەو چارەخوازە ئێستا کە باسی ئەەکەم ئەو لایە بەس هۆندەیەکمان بۆ داناوە بۆ التهاباتەکەی تەواو بێت هەتا مستەقبەلیش عیلاجێکی لێ بکەین وەلایەکی تریشی بەردی هەبوو لایەکی تریش چارەسەری پێویستمان بۆ ئەنجام داوە و ئینشاڵڵا باری تەندروستی جێگر ئەبێت زۆر سپاس بۆ هەموو لایەک بە هیوای لەساری تەندروستی بۆ هەموو لایەک میهرەبانی دڵسۆزی و لێزانی